ئازیزەکانم خۆشەویستەکانم، ئینسانی مسلمان ئەبێ لە ژیانی خۆیان زیاتر گرنگی بە خودی خۆی بدا، بە چاکردنی عیبەکانی خۆی، خەمی خۆی بخوا، خەمی ماڵ و مناڵی خۆی بخوا، خەمی ئەوە بخوا کە مەیلە و لاڕێ نەڕوا، لا نەدا لە ڕێگا، و هەوڵ بدا لە ژیانیا تا بۆی ئەکرێ زۆر تەدەخل لە ژیانی خەڵک نەکا، زۆر چاوی لەسەر خەڵک نەبێ، بە دوای عیب و عار و نوقسانی خەڵکا نەگەڕێ، چونکە گەڕان بە دوای عیب و نوقسانی خەڵکا وات فی ئەکات بەڕاستی عیبەکانی خۆت لەبیر ئەچێتەوە، ئەم جا تووشی غیبەتت ئەکا، تووشی بوختیانت ئەکا، تووشی گومانی خراپت ئەکا. هەلە بەرەوە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لە زۆر شوێنە نەسیحەتی کردوین، ئامۆژگاری کردوین کەوا ئاگامان لە خۆمان بێ. حەدیثێکتان بیرە خەمەوە کە لەم بابەتەوە لەوانەیە ئیسفادەی لێ بکەن و زۆریش گرنگە، من زۆر بە گرنگی بینم. ئەویش ئەوەیە کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه. لە جوانی ئیسلام بوونی هەرێکێک لە ئێمە ئەوەیە کە شتێک پەیوەندی بە ئێمەوە نەبوو بە دوایە نەگەڕین، تەدەخلی تیان نەکەین. شتێک هەیە جاری وا هەیە دوو کەس بە یەکەوە دەمەتەقیەکەن، کەسێک سەردانی ماڵێکەکە، کەسێک سیارەیەکی تازە ئەکڕێ، کەسێک خانوویەکی تازە ئەکا، یا سبحان الله، یعنی تۆ بە دوایە ئەگەڕێی، تۆ ئەڕۆیتە بنجوانی، تۆ حەزەکەی بزانی مەوزوعەکەی چییە، ئەمە لە کوێوە، ئەمە چۆن، ئیلاخە دەم شتانەوە چییە؟ ئەگەر شتێکت بینی لە هەر کەسێکە لە خۆت بێ، لە ماڵ و مناڵت بێ، لار خەڵکی شتێکی ناشەرعی، ئەگەر ناشەرعیت بینی کە مەجالی تەویلکردنی نەبوو، مەجالی ئەوەی نەبوو بیانووی بۆ بێن توێژی لەوانەیە فەقیرە ئەمە بەستەوە نەبێ ئاوا بێ، شتەکە 100% وابوو، ئەوە نەسیحەتی بکە، خەڵکێکە ئامۆژگاری کەسەکە بکە، بەس بە دوای عیبی خەڵکا مەگەڕێن، بە دوای نوقسانی و کەموکورتی خەڵکا مەگەڕێن. بەڕاستی ئەوانەی کە بە دوای عیبی خەڵکا ئەگەڕێن و حەزەکەن عیبی خەڵک هەڵدەنەوە، دڵنیا بە ڕۆژێ دێ عیبیان هەڵەدرێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثە ئەفەرمێ هەر کەسێ بە شوێنی عیب و نوقسانی خەڵکا بگەڕێ، بەڕاستی بێوێ یعنی هەڵی داتەوە، بەڕاستی خوای تەعالا فەزحیەکات، یعنی حەیای ئەبا ئەگەر چی لە ناو ماڵەکەی خۆی شابێ، بۆ ئێمە حەیامان نەچێ، خوای تەعالا حەیامان نەبا بە دوای حەیا و نوقسانی و عیب و کائینی خەڵکا نەگەڕین، و زۆریش تەدەخل لە ژیانی خەڵکا نەکەین. خەریکی خۆت بە ئیسلاحی خۆت کە، ئیسلاحی ماڵ و مناڵی خۆت کە، بەڵکو خوای تەعالا ڕەحمەت پێ بکە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.